ئێستا کە هەموومان لەبەر سێبەرین، ئەگەر چەند دەقەیە کارەباکە بکوژێنینەوە هەموومان حاڵمان تێک دەچێ، چونکە بەڕاستی گەرمە. یەکێک لە هۆکارەکانی ئەو گەرمەی کە ئەمڕۆ ئێمە دەیچێژین، ئەو گەرما و ناڕەحەتی کە تەحەمولی ناکەین، وەکو سەبەبێک خۆرە. خۆر گەرمیەکەمان پێدەبەخشێ، ئەو گەرمەی کە ناڕەحەتمان دەکا، عەزێتمان ئەدا، بێتاقەتمان دەکات. لە کاتێکە زانایان دەفەرمون تقریباً 29 ملیۆن میل لە ئێمەوە دوورە خۆر، 29 ملیۆن میل دوورە لە ئێمەوە، بەڵام ئێمە ناڕەحەت دەبین. لەبەر سێبەرەکەیش گەرمی خۆر تەئسیرمان لێکا لە ماڵەکانی خۆمانە. بەڵام ئەوە دڵنیا بنەوە ڕۆژێک دێت خۆر زۆر نزیک دەبێتەوە لە ئێمە، یەک بەیەکی ئێمە ئەو ڕۆژە لە پێشمان هەموومان دەیبینین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خۆر لە سەروی یعنی کە لە سەروی ئاسمانەکانە چەندێ بەرزە نزیک ئەبێتەوە لە سەری خەڵک، حتا بەقەد میلێک دەمێنێ لەبان سەری خەڵک. ئەو کەسێک کە حەدیثەکە ڕیوایەتەکە ئەڵێ وەڵڵاهی نازانم مەبەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم میلێک بووە کە ئەمڕۆ پێی دەڵێن میل مایل، یاخود نازانم مەبەستی ئەو میلە بوو کە چاوی پێڕەژی، واتە ئەوەندە نزیکە بێتەوە. ئێستا حالیان 29 ملیۆن میل دوورە لە ئێمە، بەڵام ڕۆژێک دێت 1 میلێک لە دوور ئێمە دوورە. ئەو خۆرە لە ڕۆژی قیامەتە ئالەو شوێنەی کە ئینسان دەوەستێت 40 ساڵ بەپێوە، یەک بە یەک تووشمان دەبێت. خۆر لێمان نزیک ئەبێتەوە، حتا لە ئەثەرێکی صحیح تەرغیب هاتۆ ئیمامی سلمانی فارسی ڕەزای خوای لێبێ کە قسەی سەحابە حکمی حەدیثی پێغەمبەری خوا هەیە صلی الله عليه وسلم، ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە خۆر دە ئەوەندەی ئێستا گەرمی پێدەبەخشێ، واتە بەقەد 10 ساڵ گەرمی پێدەبەخشرێ. خۆر بەقەد 10 ساڵ گەرمی پێدەبەخشرێ، دێتە بانسەری خەڵک، هەموو خەڵکی عارق دەکا و ناڕەحەت دەبێ. بەڵام لەو ڕۆژەشدا کۆمەڵە کەسێکی بەختەوەر هەیە کە چەند تاقمێکن، 7 تاقم زیاتریشن، لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان ناخۆشی ناڕەحەتی ئەو خۆرە نابینن. کەواتە ئێمە ئێستا پانکەمان داناوە، موبەڕیدەمان داناوە، سبلیتمان داناوە، فێنکەرەوەمان داناوە بۆی کە فێنک بینەوە لە ماڵەکانی خۆمانە، لە کاتێکە لە ژوورەوە خۆریش لێمان نادا. بەڵام ئایا چیمان ئامادە کردووە بۆی لە قیامەت فێنکمان کاتەوە؟ ئایا ئەو تاقمانی کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان ئەو سیفەتانەمان تایە؟ دڵما بە مزگەوتەوە بەسرابی ئاهلی جومعە بوو جەماعەت بین، خێر و سەدەقە بکەین، لە ترسی خوا بگرین، خۆمان لە زینا و بەدڕەوشتی بپارێزین، کۆمەڵە سیفەتێکی تر. بۆیە ڕۆژێک خۆر لە ئێمە نزیک دەبێتەوە، لەبان سەرمان دەبێ گەرمیەک. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم خەڵکی ئەوەندە ناڕەحەتە بێ بەهۆی خۆرەوە، ما لا يطيقون، یعنی لە توانایاندا نامێنێ، بێتاقەتە بن. کەواتە شتێک بۆ ئەو ڕۆژەی خۆت ئامادەکە. ئەم گەرمای ساحەی مەحشەرت بەبیر بهێنێتەوە. ئێستا کە لە دەرچ دەرەوە خۆرەکە لێت ئەدا، ئەوەت لەبیر بێ ڕۆژێک دێت لە ساحەی مەحشەرە ئەو خۆرە لێت ئەدا، ئەگەر لە ژێر سێبەری عەرشی خوادا نەبیت. بەڵام برسێتی، بە پێی پەتی، بەبێ جلوبەرگ، بەبێ ئەوەی شتێکە بێ باوەشێنی خۆتی بێگە و فێنکت کاتەوە. چی بۆ ڕۆژە ئامادە دەکەی؟ ئەمڕۆ ئامادەی کە لە دوای مردنت پەشیمان بوونەوە سوودت پێ ناگەێنێ.